سڵاتان لەبێ ئازان بابەتی فێرکاری ئەمڕۆمان دەربارەی ئەوەیە کە چۆن بزانین کێ سەردانی پرۆفایلی تیکتۆکمانی کردووە لە ماوەی 30 ڕۆژی ڕابردوو وەک ئەمەی دەیبینن. لەوانەیە خەڵکانێکی زۆر حەز بکەن ئەم تایبەتمەندیە لە تۆڕە کۆمەڵاتەکانی تر هەبوایە بۆ نمونە لە فەیسبوک یان لە ئینستاگرام، بەڵام ئەوە لە تیکتۆک بە شێوەیەکی فەرمی هەیە دەتوانی بیبینی کە کێ سەردانی پرۆفایلتی کردووە لە ماوەی 30 ڕۆژی ڕابردوو. مەبەستەوەیە نەک پۆستێکی تۆی بینی بەتەنیا، بەڵکو لە ڕێی پۆستێکەوە یان لە ڕێی سێرچەوە هاتبێتە ناو پرۆفایلەکەت و سەیری ڤیدیۆکانتی کردبێ. بۆیە ئەگەر حەستان بەو بابەتەیە تا کۆتایی فێرکاریەکە لەگەڵم بن. پێش ئەوەی دەست بە فێرکاریەکە بکەن دەمەوێتان پێ ڕابگەێنم کە بەشێکی زۆری ئەو بەڕێزانی کە ڤیدیۆکانمان دەبینین لە یوتیوب سبسکرایب کەناڵەکەی ئێمەیان نەکردو، هەروەک دەیبینینەوە 4.5% ئەو بەڕێزانەی ڤیدیۆکانمانی بینیوە لە ماوەی 28 ڕۆژ ڕابردوو سبسکرایب کەناڵەکەی ئێمەیان نەکردووە. بۆیە ئەگەر بەڕێزت یەکەم جارە ڤیدیۆی ئێمە دەبینی هیوادارم سبسکرایبی کەناڵەکەمان بکەی و زەنگۆڵەکەش چالاک بکەی بۆی بەردەوام بینەری فێرکاریەکانمان بی. هەروە دەتوانی لە یوتیوبەکەمان بڕۆیە بەشی پلەیلیست کۆمەڵێک ڤیدیۆی تێدا لەوانەیە چارەسەری کێشەیەکی بەڕێزی بکات، بۆ نمونە کێشەیەکە تێ دەتوانی سەیری ئەم ڤیدیۆیانە بکەیت بابەت دامناوە و بەردەوامیش ئەپدەیتی دەکەمەوە فێرکاری زیاتری دادەنێم. با بڕۆینە سەر فێرکارەکەی خۆمان. سەرەتا پێویستە تیکتۆکەت کۆتا ڤێرژن بیانی ئەپدەتت کردبێتەوە بۆی ئەو بەشەی تێدا هەبێتن. من لۆی کە ئەو تێستەی بکەم دوو ئەکاونتم هێنا، ئەوەی کە ئێستا ئەکاونتی سەرەکیمە و تیکتۆکە باگراوندی شینە هەروەک دەیبین ڕسمەکەی لەسەرەتی، ئەوەی کە تێستەکەی لەسەر دەکەم باگراوندەکەی سپیە. ئێستا دەڕۆمە سەر ئەو ئەکاونتەی کە تێستی لەسەر دەکەم، ئەو بەشیان کە کارا نەکراوە ئێستا کارای دەکەم. ئەوەی دەیبینن ئەو ئەکاونتەیە کە ئەو بەشەی کارا نەکرا بۆی بتوان مەسەڵەن کە ڕۆیشتی ناو پرۆفایلی هەر کەسێک ببینی کە ئەو بیبینی تۆش دەیبینی، یعنی مەسەڵەن کە ئەو بەشت کارا کرد کە بڕۆی پرۆفایل هەر کەسێک ئەو کەسە دەیبینیتن کە ئەگەر ئەو بەشی کارا کردبی بە هەمان شێوەش هەر کەسێک بێتە ناو پرۆفایلی تۆ کە تۆ ئەو بەشت کارا کردبێ دەیبینی. بۆی سەرەتا تێستی بکەم دەڕۆمە ناو ئەو ئەکاونتی سەرەکی خۆمان سێرچ دەکەم، دەڕۆمە ناوی بۆ نمونە سەیری ڤیدیۆیەک دەکەم و دەگەڕێمە بۆی بزانین لە ئەکاونتە سەرچیەکەمان پیشانی دە کە ڕۆیشتنە ناوێ چونکە کارەمان نەکردووە. دەڕۆمەوە سەر ئەکاونتی سەرچیەکەم، دەبینیم پیشانی ناداتن لەبەرەوەی کارام نەکردووە، یعنی هاتیتمە ناو پرۆفایلیش پیشانی نادا لەبەرەوەی ئەو بەشەم لای خۆم کارا نەکردی. ئێستا دەڕۆم کارای دەکەم و دووبارە دێمەوە سەری دەکەمەوە. ئێستا ئەو بەشەی کارا دەکەین تەمان گوتمان دەوی ئەپدێتی کەیەوە هێمای ئەو چاوە لای سەر و لای دەستە ڕاست پیشان داتن، ئەوانی کە بەرنامەی تیکتۆکە ئینگلیزیەوەش عەرەبی لای دەستە چەپە هیچ فەرقێکی وای نییە. دەستی لەسەر دادنین لێرە پێشەوەی کارایی بکەی چەند شتێکت پێ دەڵێ خەڵکی تریش دەتوانێت ئەوەی تۆ ببینێ لەبەرەوەی ئەو بەشە کارا دەکەی کە دەڕۆیە ناو پرۆفایلی هێشکا خەڵکەش تۆ دەبینێ کە تویتە ناو پرۆفایلی، یعنی کەوت کارا کرد تۆ دەتوانی خەڵکی تر ببینی کە هاتۆتە ناو پرۆفایلت لە هەمان کات خەڵکەش تۆ دەبینێ. ئەوەی دووەمیان دەڵێ تەنیا خۆت ئەو کەسانە دەبینی کە هاتیتە ناو پرۆفایلت، یعنی پرۆفایلەکە کەسەی دەکەی تەنها خۆت دەیبینی، ئەوە نییە خەڵکانی تریش ببینێ کە کوێ هاتە ناو پرۆفایلت. لە خاڵی سێم ئەویان زۆر گرنگە، دەڵێت تەنها ئەو کەسانەی کە ئەو بەشیان کارا کردووە وەک ئەوەی کە ئێستا لەو ئەکاونت تێستەی کارای دەکەم دەتوانی ئەکاونتەکان ببینی. یعنی مەسەڵەن کە من تێستەکەم کرد کارام نەکرد و چوومە ناو پرۆفایلی سەرەکیم پیشانی نەدا، بەڵام ئێستا کە کارایی دەکەم لە پرۆفایلی سەرەکیم پیشانی داتن. خاڵی چارەم و کۆتاییش دەڵێ دەتوانی ئەو بەشە ناچالاک بکەی هەر کاتێک کە خۆت ویست. ئێستا مە چالاکی دەکەین تێرۆن ئەوەن دەکەین، ئێستا چالاک بوو دەڕۆینی ناو پرۆفایلەکەی ترمان، ئەوەیانە پرۆفایلەکەی ترمان ئەوەی کە پرۆفایلی سەرەکیە. بۆ نمونە ڤیدیۆیەک دەکەمەوە و دەرباز دەم، هیچ لایک و کۆمنتیش ناکەم بۆی هەستم پێ بکەن. دێمە دەرێ دەڕۆینەوە ناو تیکتۆکەمان، تیکتۆکی سەرەکی تەبانەوەی کە کارامان کردبوو.
هەر وەک دەیبین لای سەرەوە پیشانی داتن کە ئەکاونتێک هاتووەنە ناو پرۆفایلت و گەڕاوە با بیکەینەوە لەسەرەوە هێماییەکی پیشانداوە ئەوانە کە دەیبینن فۆلۆشم نەکردووە هیچ لای کوشتیشم نەکردووە پیشانی داتن کە ئەو ئەکاونتە کە من بۆ تێست بەکارم هێنابوو هاتوتە ناو پرۆفایلم زۆر سپاس کە بینەر بوون ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لەبیرتان نەچێت لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایب کەناڵەکە بکەن و زەنگۆڵەکە ساڵا بکەن خواتان لەگەڵ